گرێبەستی کارکردنی کۆمپانیایەکی دیکەی بواری نەوت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوەشایەوە. ئاژانسی هەواڵی بلومبێرگی ئەمریکی بڵاوی کردەوە دوای ئەوەی لا داڤوس سوکایەتی پێکراوە کۆمپانیای ترافیگورای فرەڕەگەزی بواری نەوت کۆتایی بە گرێبەستی نەوت لەگەڵ کوردستان هێناوە. ئاژانسەکە نووسیوێتی کۆتایی هێنانی ترافیگورا گروپ کۆمپانیای زەبەلاح با پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی هەرێم گورزێکی نوێ لە توانای هەرێم بۆ فرۆشتنی نەوتەکەی بە شێوەیەکی سربەخۆ. بەپێی زانیاریەکانی بلومبێرگ جیابوونەوەی ترافیگورا گروپ لەگەڵ حکوومەتی هەرێم دوای ئەوە دێت کۆمپانیای ناوبراو بەهۆی دابەزینی نرخی نەوتی هەرێمی کوردستان نەیتوانیوە دانوستان لەسەر مەرجەکانی گرێبەستەکەی بکات. بەوتەی کەسێکی ئاگادار لەو بابەتە کە بە بلومبێرگی ڕاگەیاندووە و نەیویستووە ناوی ئاشکرا بکرێت دوای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتی کردەوە دانوستان بکاتەوە، ترافیگورا هیواکانی لەسەر گفتوگۆکان لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت لە داڤۆس هەڵچنی، بەڵام کۆبوونەوەیەکی پلان بۆ داڕێژراوی هەفتەی ڕابردوو لەگەڵ بارزانی کوڕ لە کۆتا خولەکدا بەبێ ڕوونکردنەوە هەڵوەشێنرایەوە. لە ڕاگەاندراوێکی هاوبەشدا کە لەلایەن وتەبێژی ترافیگوراوە بڵاو کراوەتەوە هاتووە دوای کاری سەرکەوتووانە لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان و ترافیگورا بە شێوەیەکی دۆستانە لێک جا دەبنەوە و گرێبەستە درێژخایەنەکەیان کۆتایی دێت. ئاژانسی بلومبێرگ نووسیویشێتی دوای ئەو بێڕێزیای لە داڤوس پێکرا کۆمپانیای ترافیگورا ئاگاداری بە پەلەی بە حکوومەتی هەرێم داوە دەست بەجێ ئەو قەرزەی وەک شایستەی دارایی لایەتی کە بڕەکەی 273 ملیۆن دۆلارە بیداتەوە. بلومبێرگ نووسیویشێتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا قورستر بووە چونکە بەغداد هەڕەشەی یاسایی لە دژی کڕیاران چڕ کردوێتەوە و لە هەمان کاتیشدا لافاوێکی نەوتی داشکێنراوی رووسیا قورسایی لەسەر نرخەکان دروست کردووە. لە مانگی ئابدا کۆمپانیای دەوڵەتی بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ نامەیەکی بۆ بازرگانان ناردووە و هۆشیاری داونەتێ لە ڕێکاری یاسایی ئەگەر نەوتی کوردی بەبێ ڕەزامەندی بەغداد بکڕن. بەپێی بلومبێرگ بەڵگە هەیە هەڕەشەکانی بەغداد لەسەر کۆمپانیەکان کاریگەری هەبووە و داتاکانی بە دوواداچوونی نەوت کە لەلایەن کۆمپانیای بلومبێرگەوە چاودێری کراون دەری دەخەن ناردنی نەوتی خاوی کوردی بۆ بەندەرەکانی ئیسپانیا، یۆنان و ئیتالیا لە ناوەڕاستی ساڵی 2022ەوە بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە و لە نیوەی دووەمی ساڵی 2022 تا سەرەتای ساڵی 2023 ڕەوتی ناردنی نەوتی خاو بۆ ئیسرائیل و کرواتیا و چین زیادی کردووە.